کەمنین ئەو گەنجانەی کە تێگەیشتنیان بە جۆرێکە مرۆڤ نابێت تەنها لە پێناو خۆیدا بژێت و دەست بە کڵاوە شڕەکەی خۆیەوە و بگرێت تابانەی بات بەڵکو دەبێت هەستی هاوکاری و تەبایی و یارمەتی لە گیان و ژیاندا شەوق بداتەوە ئەو کات ژیان جوانتر و مرۆڤایەتی ئاسوودەتر دەبن لە قەزای شارەزور چەند گەنجێک کە خاوەنی بیرکردنەوەیەکی بەرزی مرۆڤانن خۆبەخشانە گروپێکیان بۆ ئەنجامدانی کاری چاک و هاوکاریکردنی دەوروبەریان پێکهێناوە لە ڕابردووە کارمان لەسەر ئەوە کردووە بۆ هۆشیاری هاتوچۆ و بۆ لە زوومی با بڵێن پەروەردە فەرشکردنی قوتابخانەکان وەک لای جەنابتان معلومە و زۆر کاریتر ئێمە بەردەوامی بەتایبەت لەم مانگی سیا کە گرنگی بەوە دەین کە هاوڵاتیان دەچنە دەرەوە بۆ سەیران و گەشت بەڕاستی ئاگاداری ژینگە بن بۆیە ئێمە بەردەوامانە بێت لە پروشەری هۆشیاری ژینگەی بۆی کە هاوڵاتیان ڕەچاوی پاراستنی ژینگەکان بکەن تەکاری خۆبەخشی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان باخی پێدەدرێت لەلایەن کۆمەڵی گەنجێکەوە لە سەرجەم بوارەکاندا کار دەکرێت هەڵبەتە ئێمەش وەکو گەنجان وەکو هەندێک لە گەنجانی شارە زور ئامانجمانە کە هۆشیاری ژینگەی هۆشیارەکان لە بوارە جیاوازەکاندا بە خەڵکی ناوچەکەی خۆمانەوە بە گەشتیارانیشی بین بۆی لە سەرجەم بوارەکاندا کار بکرێت بۆی بتوانرێت خزمەتی زیاتری ناوچەکە بکرێت هاوڵاتیانی قەزای شارە زور بە گرنگیەوە باس لە ڕۆڵی ئەم گەنجانە دەکەن و پیان وایە هەموو شار و شارۆچکەیەک پێویستی بە گروپ و کۆمەڵەیەکی لەم شێوەیە هەیە بەڵێ گەنجانی ناوچەکان حەزەکان پرۆژانە بێ یارمەتی فەقیر و هەژارەدەن بۆ ناو شارەکە باشن بۆ حکومەت باشە بۆ هەموو شتێ باشە بۆ ژینگە باشە پاکێکن و من خۆم چەند جارێ بینامون یارمەتی ئەم بازاڕانە داوەتە چتیان تەوجێ کردووە یعنی خۆیانیان بەخش کردو بۆ ئەم ناو بازاڕۆ بۆ ئەم شارە خۆشەویست ئاینی پیرۆزی ئیسلام و کولتوری کۆنی کوردەواری هاندەرێکی سەرەکی مرۆڤن تا تەنها بیر لە خۆی نەکاتەوە و بەپێی توانە دەستی هاوکاری بۆ دەوروبەری درێژ بکات لە زۆر شوێنی هەرێمی کوردستان بۆ فراوانکردنی ئیشەکان گروپ و دەستەی تایبەت بۆ ئەو مەبەستە پێک هاتووە و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زور